بەڕێزان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ زۆر بەڕێز دارا محەممەدەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا دارا ببورن کە بەهۆی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانی و ئەم لێدوانانەوە کەمێک تاخیرمان کردی. ئەمڕۆ خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان و خۆپیشاندانی مامۆستان و فەرمانبەران پێینا قۆناغێکی نوێوە لە خەباتی مەدەنی. پێتان وایە ئەمە بەکوێ دەگات؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەستخۆشی لە جەماوەری وشیاری خەڵکی کوردستان دەکەم کە ئەمڕۆ لە سەرانسەری هەرێمی کوردستانە خۆپیشاندانێکی هێمنانە و مەدەنیانەیان بەڕێوە برد بۆ داواکردنی مافەکانی خۆیان و بۆ وریاکردنەوەی ئەم دەسەڵاتە گەندەڵێ بێباکەی کە دەیان ساڵە یاری بە مقدراتی میلەتێکەکە و داواکارم خۆی پەروەردگاری شیفای عاجل بۆ هەموو بریندارەکان بنێرێ کە ئەمڕۆ بەهۆی ئەو خۆپیشاندانە مەدەنیانەوە هێزەکانی دەسەڵات پەلامەریان داون و ئازاریان داون و یەکێک لەوانە برای خۆشەویستم مامۆستا سەلیمی شوشکەی شیفای عاجلیان بۆ خوازم و هیواداریشم کە دەسەڵات وشیار بێتەوە و داواکاریشم لە خەڵکی کوردستان بەردەوام بێ لەم شێوازە خەباتە مەدەنیە، چونکە لە ڕاستیدا لە یەکێک لە بنەماکانی سیستمی دیموکراسی مافی خەڵکە لە خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕین. دەسەڵاتێک کە یاری بە مقدراتی میلەتێکەکە و یاریەکە بە قوتی میلەتێک و یاری کردووە بە خاکی وڵاتێک و بە مێژووی وڵاتێک و دەرەنجام گەلی کوردی بەو بارودۆخەی ئێستا بردووە. خەڵکەکەی ئەگەر هێمنانە بێتە سەر شەقام داوای مافەڕاوەکانی خۆی بکا، بەڵام ئەم بیەوێ بە توندوتیژی وەڵامی بداتەوە، بێگومانم مەسیر و ئایندەی ئەو دەسەڵاتە لە ناوچوونە و سەرەتای کۆتایی دەسەڵاتی کوردی من لێرەوە دەیبینم کە خەڵکی کوردستان هەمووی دێتە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان دەکەن. ئەوانیش بێباکانە لەوەی بەدەم داواکاریەکانی خەڵکەوە بچن، بێباکانە لەوەی کە بڵێن خەڵکی کوردستان لە پێناوی ئەوانە خوێنی ڕشت خەڵکی کوردستان پێشتر پشتیوانی لێ کردوون، خەڵکی کوردستان ئەوانەی کرد بە کاربەدەست لە پێناویەوەی خزمەتی خەڵکی کوردستان بکەن، بەڵام کۆمەڵێک مافیا دەرچوو، کۆمەڵێک دەرچوو کە یاریان بە مقدراتی شعب کرد، میلەتێک کرد، کۆمەڵێک دەرچوو کە سەرەت و سامانی ئەم وڵاتان بردە دەرەوە. ئەوەندەی بیریان لەوە کردەوە خۆیان و حیزبەکانیان دەوڵەمەند ببن، ئەوەندە بیریان لە میلەت نەکردەوە. دەرەنجام هەر ئەو میلەتە بەڕاستی جێگای خۆیەتی جێی فەخر و شانازیە کە بە خۆداچوونەوەیەک بکە و چاوپیاخشانەوەیە بکە بەوەی ئەو بەرپرسانەی پێشتر ئیدارەی ئەم وڵاتان دەکرد، چۆنیان بەڕێوە برد و خەڵکان بە چ ئاقارێک برد بە بارودۆخێکی وە خەڵکی کوردستان تووشی بێهیوایی بکەن بە چەندین مانگ موچە نەبێ کە مندامێک هێشتا موچەی مانگی 3 ساڵی پاری وەرگرتووە، دوای 12 مانگیش موچەکەی نەدەنێ، بەڵام دەزانن کە مندامەکان هەمانە خەڵکی پیر و پەککەوتن توانای ئەوان نییە بێنە سەر شەقامەکان، هەر بێدەنگن لە داواکانیان. لە کاتێکشا خەڵک دێتە سەر شەقام و داوان لێکا پارە هەیە، پوڵ هەیە، ئەڵێن باشە نی موچە ئەدەین، موچەیەکە دەین لە ڕۆژێکا موچەی هەموو وەزارەتەکانە دەن. ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەم دەسەڵاتە پارەی هەیە، واریداتێکی زۆری ئەم وڵاتە هەیە، بانقەکانی کوردستان و دەرەوەی کوردستانی پڕ کردووە، بەڵام نایانەوێ خەڵکیان فێر کردووە. خەڵکی کوردستان وا هەستەکەن خەڵکێکی نووسووە بێدەنگە چەند ساڵی چەوسێنەوە مافی ئەخۆن، موچەی ئەخۆن، پاشەکەوتی نایاسایی موچە پاشەکەوتی لەکوێ هەیە، لەکوێی دنیا بەپێی کام یاساکرا بارزی خۆیان دابشکردنی موچە، بەڵام کاتێک فشاریشیان بۆ دێ ئەڵێ ئامادەین موچە دابشکەین. ئەو بەڵگەی ئەوەیە کام دەسەڵاتە پێویستی بەوەیە بە زۆر خەڵک فشار بکە، خەڵکی کوردستان ڕاپەڕیم بکە، داوای گۆڕینی ئەم دەسەڵاتە بکە، داوای نێشتنی ئەم دەسەڵاتە بکە، داوای مافەکانی خۆی بکە و پێشمان دەڵێ ئەگەر ئێوە بێدەنگ بن، چاوەڕێی هیچ مافێک مەبن، بەڵکو زیاتر مەرجەکانی خۆمانتان بەسەر ئاسەپێنین، بەڵام هەر کاتێکی ئێوە هاتنە سەر شەقام و بێدەنگ نەبوون و داوای مافەڕاوەکانی خۆتان کرد، بێگومان بن کەوان گەردن کەش دەبن. زۆر باش. مامۆستا دارا، وەکو لە دیمەنەکاندا دەردەکەوێت هاوڵاتیان ئێجگار تووڕەن، ئێجگار ناخیان پڕە لە حکوومەت و دەسەڵات، ئەمەی تاوڕادەیی کە ئامادەی مردنن لە پێرا ئەم گۆڕانکاری کە وەکو ئەم هاوڵاتی پێشتر کە پەیامنێرمان ئیحسان وەریگرت. ئەم دیمەنانە چی بە ئێمە دەڵێن، چی بە دەسەڵات دەڵێن؟ لە ڕاستیدا خەڵکی کوردستان ئەگەرما بێ هەر بەلاشەماوە، چونکە مردنە بۆ خەڵکی کوردستان بارودۆخێک دوای 27 ساڵ حکومڕانی
لە ڕۆژگارێکە ئێمە وەک دەوڵەتێکی سربەخۆ دەژیاین ئێستا تاکی کوردی وای لێبێ چاوەڕێی ئەوە بێ چارەگە موچەیەکی بۆ دەستداوە ئێستا کوردیان وا لێ کردووە ئەوەندە بێ هێز بێ بەرامبەر دوژمنانی لە هەموو شوێنێکەوە پەلاماری ئەدرێ ئەوەی لە عەفرینیش بە کورد دەکرێ دەرەنجامی گەندەڵی و فەشەلی سیاسەتی ئەم هەرێمی کوردستانەیە داگیرکەرانی کوردستان لە هەموو لایەکەوە پەلاماری کوردستان بکەن بەوەی ئەم دەسەڵاتەوە لەبەرەوە بەڕاستی هەیبەت و شکۆی کوردیان نەهێشتووە ئەمە ئەم خۆپیشاندانانە بە بۆچوونی من ناکرێت تەنها مامۆستایان و تەندروستکاران بێ هەموو هاوڵاتیەکی خەڵکی کوردستان تووشی ئیهانە بۆ بەرەزەم دەسەڵاتەوە هەموو هاوڵاتیەکی خەڵکی کوردستان مافی خوراوە لە پیرێکەوە تا مناڵێک لە خوێنەوارێک تا نەخوێنەوارێک لە باشوور تا باکوور بەهۆی ئەم دەسەڵاتەوە تووشی زەرەدوزیان بووە ئەم دەسەڵاتە مافیایەک بۆ لە سەرجانی خەڵکی کوردستان لەبەرەوە حەقی خۆیەتی هەموو تاکێکی ئەم وڵاتە لە سەرتاسەری هەرێمی کوردستان پشتیوانی خۆپیشاندەران بکە بەشداری بکە لەگەڵیانە بێ کۆتایی پێنێنێ ڕاستە ئەم دەسەڵاتە نابیستێ وەکو شاعیرەکە لە لەقەد ئەسمعتە لەو نادەیتە حەیەن وەلاکن لا حەیاتە لیمەن تونادی ئەمانە گیانیان تیان نییە بەڵام ئەم خۆپیشاندانانە تەنها دەنجێک نییە گوێی خۆیان بگرنیان نا بەڵکو ئەمە هەزە و جوڵەیەکە تەزویەکە لیانەدا بن پێم وایە ناچاریان دەکامل بدەن واگەر تەسلیم بە ئیرادەی خەڵک نەبن دەبێ وڵاتەکە بەجێ بێڵن مێژوو پێمان دەڵێ ڕووداوەکانی دەرەوەی کوردستان پێمان دەڵێ ڕووداوەکانی 10 ساڵ و 20 ساڵی ڕابردوو پێمان دەڵێ ئەو دەسەڵاتانەی کە میلەت پشتی تێکردوون نانتوانیوە بمێننەوە نە بە کوشتن و نە بە هەڕەشە و هەموو ئەم شتانە دادی نییە من داواکارم لەوەی کە خەڵکی کوردستان بە هەموو چون و توێژەکانیەوە پشتگیری ئەم خۆپیشاندانانە بکەوە بەردەوام بین و ماندوو نەبین ئەمە مافێکی ڕەوای خۆمانە شێوازێکی خەباتی مەدەنیە بە پێی هەموو یاسایەکی ناوخۆیی و یاسایەکی نێودەوڵەتی ئەمە مافی خۆمانە کە داوای مافەکانمان بکەین و لەو پێناوەشە دەسەڵات هەرچی بکە بێ بەلامانەوە ئاسایی بێ لە کوشتن و لە برین و لە هەرچی کردوویەتی چونکە بەڕاستی ئەو وای لێ کردین ئێمەی خەڵکی کوردستان شکۆی شکا بەرامبەر بە داگیرکەران لە ناو خۆیە خەڵکیان وا لێ کرد بێ هیوا بێ لە وڵاتە بەری هەندەران بگرێت لە دەریایە خنچی ئەمەی تر بە دوایە هەرە ڕواچووکە پێی وایە مردنی لە ناو دەریا شەرەفمەندانەترە لەوەی لە هەرێمێکا بژی ڕۆژانە ئیهانە بکرێ گەنجولاوی ئەم وڵاتە بۆ 10 ساڵیشە بێ کەسێک دانەمەزراوە چۆن بە چ هیوایەک ینی چاوەڕێی چی بکە ئێمە من پێم وایە ئەوانەی کە بە تەمەن و بە ساڵاچوونە بێ پێشتر لە خەڵک بچینە سەر شەقامەکان ئەگەر گیانی خۆشمان ببەخشین وەکو ئەو هاوڵاتیە وتی باوەڕکە ئایندەیەکی گەشت بۆنەوەکانمان دابین دەکەین هەر بۆ ئەوەی سەربەرزی مێژوو بین بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بەردەوام نەبێت لەم چەستانەوەیە بۆی لانی کەمنەوەکانی دوای ئێمە هەست بە ئازادی بکەین ئەبێ من پێم وایە پێویستی بە ڕاپەڕینێکەیە ئەم ڕاپەڕینەش ئەمە سەرەتاکەیەتی وە خۆشحاڵم کە ئەمڕۆ لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی دهۆک و هەولێریش ئەم کارە کراوە وەکو هاوڵاتیان ئەماژان پێکرد باشەوان لە بەردەم دادگا خەیمان هەڵداوە و بە ڕۆژانیش بایکۆتی دەوام و خۆپیشاندان دەکەن بەم شێوەیە ئەمە هاوڵاتیانن خیانەتیان کردووە لە حکوومەت و لەگەلی خۆیان بەم شێوەیە حکوومەت مامەڵان لەگەڵ دەکات و ڕوبەڕووی ئەم جۆرە سوکاتیان دەکاتەوە یاخود دەسەڵات خیانەتی لە میلەت کردووە و میلەت بەم شێوەیە چاوشۆڕ دەکات دەسەڵات خیانەتی لە میلەت کرد دەسەڵات میلەتی چەساندەوە دەسەڵات خوێنی هەزاران ڕۆڵەی ئەم وڵاتەی ڕشت هەمووی شەهید بوو قوربانیدا لە پێناوی ئازادی کوردستان لە پێناوی مانەوەی ئەم دەسەڵاتە لەماوەی 27 ساڵە بە هەزاران شەهید دەرەنجامەکەی ئەم دەسەڵاتە ئیهانەی شەهیدەکانی کرد سوکایەتی بە هەرێمی کوردستان کرد سوکایەتی بە خاکی کوردستان کرد سوکایەتی بە خەڵکی کوردستان و کە سوکاری شەهیدەکان و کە سوکاری پێشمەرگە کرد هەرەو دەسەڵاتەی کە احترام و ڕێزی بۆ خوێنی ئەو شەهیدانە دانەنا کە بە گیانی پاکی خۆیان ئەو ناوچانەی کوردستانی ڕزگار کرد ئەم لە شەو ڕۆژێکا تەسلیمی کردەوە ئەو دەسەڵاتە خیانەتی لە میلەت کرد کە میلەتی وا لێ کردووە هیوای بە ژیان نەمێنێ میلەتیش سەربەرزانە وەکو چۆن چۆکی دانەداوە بۆ ڕژێمی بەعس و هەموو ڕژێمە داگیرکەرەکانی پێشوو چۆک دانادا بۆ هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆر و فاشی و بێگومانیشم لەوەی بەڵگەی وشیاری هەر کۆمەلگایەک ئەوەیە لەسەر مافەکانی خۆی بەجواب بێ وشیاری هەر کاکێک لەوەدایە کە بێدەنگ نابێت لە مافەکانی خۆی و من خۆشحاڵم کە دەبینم لە وڵاتانی دنیا خەڵک دێتە سەر شەقام لە کاتێکە
کەم و کوڕێک لە دەسەڵات دەبینێ لە کاتێکا ببینێ ڕۆژێک کارەبا ببڕێ لە کاتێکا ببینێ لە سێکتەرێک لە سێکتەرەکانی دەوڵەت بارکەکانی خۆی هەڵنەساوە کۆمەلگای وشیارەوەی لەو مافەی خۆی بێدەنگ نابێ دێتە سەر شەقامەکان و داوای مافی خۆیەکە چونکە ئەوەی بەرپرسە لە وڵاتە لە ئاسمانەوە نەهاتەوە لە وڵاتانی دنیاشەوە بۆیان نەناردوین کوڕی ئەم وڵاتە بوون بە دەنگی ئەم وڵاتە چوونە و شوێنە خوێنی کوڕی ئەم وڵاتە ڕژا لە پێناویەوەیان بستە سەر کورسی تا خزمەتی خەڵک بکەن بەرپرزە بێ خزمەتکار بێ بەڵام ئەمان وەکو فیرعونیان لێ هات و چوونە شوێنێکی زۆر سەخت و بێباکانە گوێ بە داوای خەڵک نادەن بۆ خۆیان بانقەکانی دەرەوە ناویان پڕ کردووە و بێباکن لەوەی میلەت چی بەسەر دێ گوێ بۆ داواکانیان ناگرن بەڵام هەر کەسێک پشتی لە میلەت کردبێ و هەر کەسێکیش میلەت ڕوبەڕووی بوو بێتەوە بێگومانم لەوەی کە ئەمە حەقیقەتێکە مێژوو پێمان دەڵێ ناتوانێت خۆی بۆ بگرێ و دەرەنجام ئەم دەسەڵاتە دەبوو ئەگەر هیوای بەمانەوەی خۆی هەیە بمێنێتەوە بێ گوێ بە داواکانی خەڵک بگرێ گەردن کەچ بێ پەشیمانی دەربڕێ و بڵێ من شەرمەندەم لە بەرامبەر ئەو سیاسەتانەی کردمان بە خەڵکی کوردستان و بەرامبەر بەو دزی و گەندەڵیانەی کە کردمان و ئێمەین ئامادەین بۆ دادگایی مێژوو بۆ دادگایی خەڵکی کوردستان ئامادەین لە بەردەمی خوای پەروەردگار و لە بەردەمی پاشان لە بەردەمی خەڵک و مێژووشە چی سزایەکمان دەدەن ئێمە خۆمان بە تاوانبار دەزانین ئەمە لەواچی ئەمە تاکە شتێک بێ فریان بکەوێ بەڕاستی ئەگەر وانەکەن من پێم وانی ئەم جۆش و خڕۆشەی خەڵک دابرکێتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕقی خەڵک زیاتر دەبێ و کێشەکەشمان بەڕاستی هەرموچە نییە کێشەی ئێمە ئەوەیە ئێمە میلەت خەریکە کەرامەتی خۆی لە دەست دەدا ئێمە خاک و نیشتیمان و وڵاتمان لە دەست داوە ئێمە داگیرکەران لە هەمولایەکە و پەلاماریان داوین ئەوەی بەغداش پێمان دەکا بەرهەمی سەیئات و خراپەکاری ئەم دەسەڵاتەیە کە ئەوە بە ئارەزووی خۆی یاری بە مقدراتی ئەم گەلاکە و بە ئارەزووی خۆی کۆمەڵێک چەکدار بێ لە ناوچەکانی کوردستانە سوکایەتی بە خەڵکی کوردستان کە دەرەنجامی 27 ساڵ خەباتی شکست خواردووی ئەم زۆر بێت لە هەرێمی کوردستان زۆر باشە ئەوەی کە لەسەر هاوڵاتیانە بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان خۆپیشاندان و ڕێگەی مەدەنی و دیموکراسی و سادەترین شت خۆپیشاندان و بایکۆتە ئەمە هاوڵاتیان گرتویانەتە بەر لە ماوەکانی ڕابردوودا ئەمڕۆ جارێکی دیکە دووپاتیان کردەوە لە شەقام قسەیەک هەیە کە دەڵێت تاوەکو هێزە سیاسەکان ئەوانەی کە لە دەرەوەی حکوومەتن خوان بە ئۆپۆزیسیۆن و پاڵپشتی میلەت و گەل دەزانن نێنە ناو خۆپیشاندانەکان و خۆپیشاندانەکان ئاڕاستەیەکی دروست و سەرکەوتو وەرناگرن لە ئێستادا ئەرکی هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات چییە ئەوان چ ڕاو سەرنجێکیان هەیە لەسەر ئەم ناڕەزایەتیانە هەر لە دوورەوە پاڵپشتی دەکەن یاخود بە فیعلی ئەوان دەبێ هۆکارێک بن بۆ سەرکەوتنی داوەڕەوەکانی گەل من بێگومانم لەوەی کە هێزە سیاسیەکان ناڕاستە خۆ پشتیوانی ئەم خۆپیشاندانانەکەن و بەشداری فراوانی خەڵکی کوردستان ئەمڕۆ لە خۆپیشاندانانە و بەشداری بەشێک لە پەرلەمانتار و بەرپرسانی ئەو حیزبانە لە خۆپیشاندانەکانە کە من ئەمڕۆ بە چاوی خۆم بینیم بەڵگەیە لەسەرەوەی کام لایەنە سیاسیانە پشتیوانی ئەو خۆپیشاندانانەکەن بەڵام ئەوەی کە پێویستە بکرێ ئێمە بێگومان بین لەوەی ئەگەر خۆپیشاندانەکان گەورەتر و بەهێزتر و کاریگەرتریش بن ئەگەر بێت و ڕابەرایەتی نەکرێن سەرکەوتوو نابن و شکست دێنن بۆیە ئێستا ئەرکی ئەو لایەنانەیە کە بەشدار نەبوون لە گەندەڵی و ئەو حیزبانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆن زانی و ئەوانەی لە حکوومەت هاتوونە دەرەوە و ئەوانەی پشتیوانی خۆپیشاندەرانیان کردووە و ئەوانەی بەشدار نەبوون لە گەندەڵی و دزی و سامانی ئەم میلەتە بەڕاستی دەبێ بە شێوەیەکی ڕاستە و خۆر ڕابەرایەتی و خۆپیشاندانانە بکەن و پرۆژیان هەبێ بۆ ئاینده لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەرچەند هەڵبژارنەکان لە پێشەوەی کە بە بۆچوونی منەوە گۆڕانکاری گەورە دێن لە پێشەوە چونکە وردە خۆری دەسەڵات بەرەو ئاوەبوون دەچێت بەڵام دەبێ ئەم هێزانەش پلانێکی تۆکمایان هەبێ پرۆژە و بەرنامەیان هەبێ پێکەوە بە یەک بەرنامە داوای گۆڕانکاری و داوای چاکسازی بکەن و بە هیچ شێوەیەک سازش بۆ دەسەڵات نەکەن و هیچ لایەکیان تاگلایەنە نەچێت لەگەڵ بەرپرسانی ئەم دەسەڵات و ئەم لایەنانە دانیشێ و مەسلحەتی حزبی لە ڕەچاو نەکا بەڵکو بەرژەوەندی باڵای میلەت لەسەر و بەرژەوەندی حزبەکانیانەوە بێ کە ئەوان لە چاوەڕوان دەکرێت بۆ ئەوەی ئەو ڕابەرایەتی کردویانە تا سەر بتوانن بەرەو کۆتایی بڕوا بۆ ئەوەی میلەت ئەوانی سزانەدا بۆیە من بە دەستخۆشی لەو لایەنانەکەم کە پشتیوانی ئەم خۆپیشاندانانیان کرد و بەشداریان تیا کردووە و هیوادارم بە پرۆژەیەکی تۆکمە پلانێکیان هەبێ بۆ ڕابەرایەتیکردنی خەڵک و بۆ وەرگرتنی دەرەنجامی ئەم خۆپیشاندانانەوە بۆ کۆتایی هاتن بەو قەیرانە سەخت و قورسەی کە ئەمڕۆ بەرەکی خەڵکی کوردستانی گرتووە. بەڕێز دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ